قەیرانی شۆڕشگێڕانە لە قەزاقستان و ڕۆڵی چینی کرێکار. لە وڵاتی قەزاقستان هەڵکەوتوو لە ئاسیای میانە و لە دراوسێتی رووسیە و چین قەیرانێکی شۆڕشگێڕانە و ئاخێزێکی ڕاستەقینەی جەماوەری لە ئارادایە. ڕۆژی سێشەممە 11 مانگی ژانویە قاسم تۆکایۆف سەرۆک کۆماریە وڵاتە ڕاگەیان کە ناڕزایەتیەکان تەواو بوونە و سەرۆک وەزیرانی نوێی ناساندووەتە پارلەمان و ئەندامانی پارلەمانیش دەنگی متمانەیان پێدا. بەڵام ئەم شانۆیە کرێکاران و خەڵکی ناڕازی ئارام نەکردەوە. قەزاقستان و وڵاتێکی گەورەیە کە لە بواری سەرچاوە ژێرزەمینیەکان دەوڵەمەندە و زەویەکانی بۆ ئاژەڵداری کشت و کاڵ گونجاوە. ئەم وڵاتە خاوەند و هەمین پاشەکەوتی ئۆرانیۆم لە جیهاندایە و بە شێوەی خاو و پیتێنرا و بۆ رووسیە و وڵاتانی ئوروپای هەناردە دەکات. ئەم وڵاتە لە بواری پاشکەوتی نەوتی لە ئاستی جیهاندا پلەی 11 هەمی بۆ خۆی تەرخان کردووە و خاوەن سەرچاوەی بەرینی گازە. قەزاقستان کە تا ساڵی 1991 ویلایەتێک لە 15 ویلایەتەکانی ئیتحادی جەماهیری شوڕەوی پێشوو بوو، خاوەنی هێزی کاری بە ئەزمون و شارەزایەکە ئابوووریەکی بەهێزیان بۆ ئەو وڵاتە بەرهەمهێناوە. بەڵام زۆربەی ئەو سەرمایە گەورەیەی کە لەلایەن کرێکاران و زەحمەتکێشان بەرهەمهێنراون لەژێر دیکتاتۆری نور سۆڵتان نەزەربایۆف چۆتە گیرفانی ئەندامانی بنەماڵەکەی و ئەوانەی کە لە بنەماڵەکەیەوە نزیکن. نەزەربایۆف 2 ساڵ پێش ئێستا لەسەر ناڕزایەتی بەرینی خەڵک دژ بە شێوەی بەڕێوەبردننی وڵات بەڕواڵەت لابرا، بەڵام لە ڕێگەی بەدەستەوەگرتنی ناوەندی سەربازی ئەمنیەتی و زانیاری دەوڵەتێکی شاراوی دروست کرد. دەوترێت کە ناوبراو زیاتر لە 1 میلیارد دلار سەرمایەی هەیە. نەزەربایۆف یەکێک لە شوێن کەوتووە گەندەڵەکانی بە ناوی قاسم تۆکایۆفی سەرۆک کۆماری ئێستای خستە شوێنەکەی خۆی، بەڵام لە پشتەوە و بە شێوەی نەهێنی وڵاتی قەزاقستانی بەڕێوە دەبرد. لە ئێستادا ڕوون بۆتەوە کە شۆڕشی کرێکاران و خەڵکی ناڕازی تەنیا ناڕزایەتی دەربڕین لە دژی یەکیان 2 کەس نەبووە، بەڵکو بەگشتی سیستمی ئابووری و سیاسی قەزاقستان ئامانجی ئەو ناڕزایەتیانەیە. بەپێی ڕاگەیەندراوی بزوتنەوەی سۆسیالیستی قەزاقستان کە لە 9 مانگی ژانویە بڵاوکرایەوە، ناڕزایەتەکان هەر لە سەرەتاوە ماهیەتی کۆمەڵایەتی و چینایەتیان هەبووە. بەرزبوونەوەی دووبەرابەری نرخی گاز لە بازاری بورس خەڵکی بە تەواوەتی تووڕە کرد. خەبات لە ناوەندی ژەناوزەن و بە دەست پێشخەری کرێکارانی نەوت دەستی پێکردکە بە جۆرێک بۆتە ناوەندی سیاسی گشت بزوتنەوە ناڕزایەتەکان. ئاینور کۆرمانۆف لە ڕێبەرانی سۆسیالیستی ئۆپۆزیسیۆن ڕۆژی 16 بەفرامبەر لە وتارێک بە ناوی شۆڕشی مەخمەڵی یان هەستانەوەی چینی کرێکار تاکیدی لەسەر ڕۆڵی چینی کرێکار لە ڕاپەڕینەکانی دوایی لە وڵاتە کردووە. کرێکارانی قەزاقستان لە ساڵی 2008ەوە دەستیان داوەتە دەیان مانگرتنی گەورە و داوای چوونەسەرەوەی حەقدەست، باشترکردنەوەی بارودۆخی کارکردن و ئازادی پێکهێنانی ناوەندی کرێکاری سربەخۆ لە دەوڵەتیان کردووە. لە ساڵی 2011 نەزەربایۆف سەرۆک کۆماری ئەو کاتی قەزاقستان فەرمانی تەقەکردن لە کرێکارانی مانگرتووی ژەناوزەنی دەرکرد کە لە ئاکامی ئەم فەرمانەدا 15 کەس گیانیان بەخت کرد و 100 کەس بریندار کران، بەڵام کرێکاران تەسلیم نەبوون. ئەم خەباتە بۆتە هۆی چوونەسەرەوەی توانایی کرێکاران و دوابەدوای ڕاپەڕینی 2 ژانویەکە لەلایەن کرێکارانەوە ڕێکخرابوو، زۆربەی ناوچە سەنعەتی و شارەکان بەم خەباتەوە پەیوەست بوون. بۆ نمونە ڕۆژی 4 ژانویە کرێکارانی نەوتی تەنگیز ئۆیل دەستیان داوەتە مانگرتن. تەنگیز ئۆیل لە زنجیرە شیرکەتەکانی شۆڕۆنی ئامریکایە. ئەم گەورە شرکەتە بە پشتیوانی دەوڵەت لە دەسامبری ساڵی 2021 نزیکەی 40,000 کرێکاری لە سەنایعی ئەو ناوچەیە لەسەر کار دەرکرد. شەپۆلی بێکارکردنی نوێ پێشبینی دەکرا، بەڵام بەهۆی ئەم ڕاپەڕینەوە بەریان پێگیرە. خەباتی کرێکاری و جەماوەری پشتیوانی ناوچەکانی دیکەشی لەگەڵە. گروپی کرێکاران لە کۆبوونەوە ناڕزایەتیەکان بۆ گەیاندنی داواکاریەکانیان وەکو بەرزبوونەوەی 100% حەقدەستەکان، لابردنی گەڵاڵەی بردنەسەرەوەی کوالەتی گاز، باشترکردنەوەی بارودۆخی کار و ئازادی چالاکی ناوەندە کرێکاریەکان هێزی خۆیان بەکارهێنا. لە ژەناوزێن کرێکاران داخوازی نوێیان پێشکەش کرد. دەست لە کارکێشانەوەی سەرۆک کۆماری ئێستا و تەواوی بەرپرسانی سازمانی ئەمنیەتی نەزەربایۆف، بوژانەوەی یاسای بنەڕەتی ساڵی 1993 و ئازادیەکانی پێکهێنانی حزب، یەکێتی کرێکاری، ئازادی زیندانی سیاسی و کۆتایی هێنان بەسەرکوت.
کرێکاران و ناڕازیان لە تەواوی ناوچە شارنشینەکان ڕێکخراوگەلێکیان بۆ هیدایەتی خەبات و دابینکردنی پێداویستی هاوڵاتیان دامەزراند. هەیئەتی دەسەڵاتدار و خودی تۆکایۆف لەلایەن ڤلادیمیر پوتین سەرۆکۆماری رووسیە کە بە تەلەفۆنی تایبەت سەرکوتی خەباتکارانی هیدایەت دەکرد هان دەدران تا شەمشیر لە ڕووە بەستن. تۆکایۆف فەرمانی تەقەکردن بە مەبەستی کوشتنی ناڕازیانی دەرکرد. کوشتنی ناڕازیان لەلایەن پۆلیسەوە بە تایبەتی لە ئاڵماتی دوو هەمشاری گەورەی وڵاتی قەزاقستان ئاگری ناڕزایەتیەکانی گەشاوەتر کرد. ئەگەرچی پۆلیس بێبەزەیانە بەڕە و ڕووی خۆپیشاندەران تەقەی دەکرد، بەڵام بەشێک لە واحدەکانی ئەرتەش و بەتایبەت سەربازان نەتەنیا بەرە و ڕووی خۆپیشاندەران تەقەیان نەکرد، بەڵکو لەگەڵیان هاودەردیشیان دەکرد. کوشتنی سەدان خۆپیشاندەر و دەست بەسەرکردنی هەزاران کەس لەوان خەڵکی تووڕەتر کرد و سەرپێچی سەربازان لە تەقەکردن تۆکایۆفی ترساند. ناوبراو بە ڕاوێژکردن لەگەڵ پوتین بۆ ناوچە کرێکاریەکان نرخی بێنزینی هێنایە خوار سەردەمی بەر لە ناڕزایەتیەکان. کابینە و خودی نەزەربایۆف لەسەر کار لابران و تۆکایۆف بەڵێنی داکە داخوازیەکانی خۆپیشاندەران لە بەرچاو دەگرێت. ناوبراو هاوکات داوای هاوکاری لە ڕێکخراوی پەیمانی ئاسایشی کۆمەڵ کە لە ساڵی 1992 زاینی دامەزرا کرد. کارگەرانی ئەو ڕێکخراوەیەش 2300 هێزی چەکداریان ڕەوانەی قەزاقستان کرد. پوتین و هەیئەتی دەسەڵاتداری قەزاقستان هاوکات لەگەڵ ئەم داگیرکاریە سەربازیە تەبلیغاتی خۆیان پەرە پێدەدا و ئاخێزەکانیان بە پیلانگێڕی ئامریکا پێناسە دەکرد. لە حاڵێکدا کە ئەمریکا لە ڕێگەی کۆمپانیاکانی ئەکسۆن مۆبیل و شۆڕۆنەوە سەرمایە گوزاری بەرینی لە مەیدانی نەوت و گازی قەزاقستان کردووە و بە چەوسانەوەی تونند و تۆخی کرێکاران نەوتی ئەو وڵاتە بە نرخێکی هەرزان بەرهەمدێنێت و هەناردەی دەکات. هەر بۆیە ئانتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا لە 9 ژانویە بە کاناڵی ABC نیوزی وت دەوڵەتی قەزاقستان مافی خۆیەتی لە ناوەندەکانی وڵات پارێزگاری بکات. ئاخێزی کرێکاران و خەڵکی بێبەش لە قەزاقستان دەتوانێت بۆ کرێکاران و ئەو جەماوەری کە تونووی ڕووخاندنی کۆماری ئیسلامین هەڵگری گەلێک دەرس و ئەزمون بێت. ئەما خێزە نیشانیدا کە لە هەموو ناڕزایەتیەکاندا چالاکانی کرێکاری و کرێکارانی پێژەو لە ئێران کە خاوەنی بەهێزترین بزوتنەوەن لە ناو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان دەکەونە سەروەی ئەم ڕاپەڕینانەوە.